وای علی نەژاد یان ئەلیسا بۆچی ڕەگەزی خۆی گۆڕی؟ هۆکات چی بوو؟ بێکەم کەس دادەدرێ کە ڕەگەزی خۆی گۆڕی بێت لە نێو کووردا؟ بۆچی وازی لە گۆرانی کوردی هێناوە دەستی بە گۆرانی وتنی سویدی کردووە لەگەڵ خات و ئەریسای بازمی بەزم کێشەکەیان چی بەسەر هات؟ ئایا ئەلیسا خۆشەویستەکەی کێیە لە ئێستادا هاوسەرگیری کردووە؟ ئەو کەسانە کێ بوون؟ هەموو کاتێک ڕخنیان لێ دەگێت ئایا ڕەگەز گۆڕین لە دینی ئیسلام ڕێگا پێدراویان ڕێگا پێدراو نییە؟ تەواوی زانیاریەکان لە کلیل میدیا. سڵاو لە کلیل میدیاوە دووبارە گەڕاینەوە لاتان بە بابەتێکی زۆر جیاواز. پێشەوەی سەیری ڤیدیۆکەمان بکەیت لایک و کۆمنت و شێر لەبیر نەچەوە هەروە سەبسکرایبی کەناڵەکەمان بکۆزان گۆڵەکەشدا بگرە بۆ ئەوەی توی خۆشەویست یەکەمی کەسبی کە بابەتەکانمان ببینی وەروە سناپشاتەکەشمان ئاد بکە بۆ ئەوەی بوی بە خاوەن خەڵات. چەند ساڵێک بەر لە ئێستا گەنجێک بە ناوی وایت بە گۆرانی جیاوازەکانی و کلیپە جیاوازەکانی سەرنجی خەڵکی بۆ لای خۆی ڕادەکێشا و وەڕەخنە و تانەیەکی ئەگزار زۆریان لەو گەنجە دەدا لەسەر گۆرانەکان و هەم لەسەر کلیپەکانی و هەم لەسەر ئاوازی گۆرانەکان و تێکستەکانی. وایت علی نەژاد خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانە لە ساڵی 1990 لەدایک بووە هەر لە منداڵیەوە هەزی بەکاری هونەر کردو لە 10 ساڵیەوە دەستی بەکاری هونەر کردووە بەڵام چەند ساڵێکە دانیشتووی باشووری کوردستان بوو کەم و زۆر کلیپەکانی دەچوە ناو خەڵکو و خەڵک ڕخنای لێ دەگرێت تا ئەو کاتە بەردەوام بوو کە لە ساڵی 2017 گۆرانیەکی دەرێنە بە ناوی سێکسی کە تێکسەکەی پڕبوو لە ورژێنەری واروەها خۆشی لە کلیپەکە بە شێوازێکی نیم سەڕوت بە دەرکەوتووە خەڵکێکی زۆر ڕخنایان لێگرێت وەروەها وتیان ئەمە لەگەڵ کۆمەڵگای کوردی ناگونجێ بەڵام وایت علی نەژاد هەرزوو بە زوویی وەڵامی هەواداران و خەڵکی دایەوە کە ئەو کەسانی ڕخنیان لێ من ئازادم لەوەی کە هونەرەکەم بەرەو پێش بم چەند ڕووکردنەوەیەکی داوتی من بۆیە هاتوومەتە باشووری کوردستان تاوەکو پەرە بە هونەرەکەم بدەم و گەشە بە هونەرەکەم بدەم بەڵام خەڵکێکی زۆر ڕخنیان لێگرێت. ماوەیەک دەنگۆی ئەوەی بڵاو کردەوە کە پێویستی بە هاوکاریەوە خەڵکانێک یارمەتی بدەن وەروەها دوای ئەوەی ئەو پۆستەی بڵاو کردەوە پێویست بوو هاوکاری بکرێت بەڵام خەڵکانێکی زۆر بەهانەوە چوون ئەویش هەزوو بە زوویی ڤیدیۆیەکی بڵاو کردەوە وتی ڕاستە خەڵکێکی زۆر دانێ بەهانام بێن بەڵام داوای سێکسم لێ دەکەم بەرامبەر ئەوەی کە هاوکاریم بکەن وە زۆر تووڕە بووتی زۆر عیبە کە خەڵک وا داوام لێ دەکات. بێزگەر لە ڤیدیۆیش پاش ماوەکی کورت ڤیدیۆیەکی تری بڵاو کردەوە کە هەراو هۆریای نابووە وتی لە هەولێر چەند گەنجێک هاتوونە پەلاماریان داوم و لایەن داوم و شکایەتیان لێ دەکەم و وەروە شکایەتیشی کرد لەو گەنجانە بەڵام وتی ڕوخساری ئەو گەنجانە ناناسمەوە بۆیە خەڵکێکی زۆر وتیان وهید بۆیە ئەو کارە دەکاتن تاوەکو کەیسێک بۆ خۆی کۆ بکاتەوە بتوانێتن لە کوردستان قورتاری بێتن وەروەها ئەو هەوڵانەی واحیدیش بێ ئەنجام نەبوو ئەنجامێکی زۆر باشی بۆ وایت هەبوو و چەندین ڤیدیۆ کلیپی تری وای بڵاو کردەوە کە دەیوت خەڵک غەدرم لێ دەکەن و ناتوانم لە ماڵەوە بچمە دەرێ هەموو خەڵک قسەم پێ دەڵێتن و بە شێوازێکی زۆر سەیرم دەکاتن بۆیە ئەو کەیسانە بە وایت زۆر باش بوو. لە ساڵی 2010 نەتەوە یەکگرتووەکان هەلێکیان داواحید و چەندین وڵات کە دەتوانێت بۆی سەفەر بکە وای یەک لە وڵاتانە کە هەڵی بژارد و زۆر پێی خۆش بوو وڵاتی سوید بوو چۆ وڵاتی سوید و ئێستاش لە وڵاتی سوید دەژێتن بەڵام سیرەکە لێرەدا ئەوە بوو لە کوردستان بە شێوازێکی تر خۆی بە خەڵک دەناسان بەڵام کە گەیشتە سوید بە شێوازێکی تر خۆی بە خەڵک دەناسان و چەندین جار لایوی کردەوە وەوتی من ئێستا کچێکی بێتاوانم لە جەستەیی پیاوێکدا وەروەها زوو بە زووی لە سوید دەستی کرد بە ئەنجامدانی گۆڕانی ڕەگەزی و ئەنجامدانی کۆمەڵێک نەشتەرگەری بۆ ناوە و دەرەوەی وەروەها یەک لەوانەیە کە ڕەگەزی خۆی گۆڕی و دواتر دەستکاری فەیسی کردووەروها چەندین ئەندامی جەستەی بچوو کردەوە وەروەها باسی لەوەش کرد هەب دەخواتم بۆ ئەوەی دەنجی بگۆڕدرێتون و ببێت با ئافرەت بە یەک جاری واز لە پیاوبوونی خۆی بێنێتن وەروەها باز زۆش دەکا ئەوە لە منداڵیەوە هەلێ بە دەرکەوتەوە بەڵام ماڵەوە نیان هێشتۆ و هەبیان داوەتێ تاوەکو ڕیشی بێتون و دەنجی بگۆڕدرێ ئەو خۆلەوە بازەکە خۆی زیاتر لە ئافرەت دەبینێتەوە باز زۆش دەکات من هەموو کاتێک
جلوبەرگی ئافرەتانم پێ جوانتر بووە لە بەریشم کردو و هاوڕێکانیشم گشتیان ئافرەت بوونە بۆیە من ئافرەتێکی بێتاوان لە جستەی پیاوێکدا دوای گۆڕینی ڕەگەزی بڕیاریدا ناوەکەشی بگۆڕی بۆ ئەلیسا عەلی نەژاد. دوای ئەو کارە خەڵکێکی زۆر ڕخنەیان لێگرت بە شتێکی هەڵە ناویان دەبرد و بەڵام ئەو لە وەڵامدا ئەوەی بە خەڵک گوت ئەگەر هەمووتان درۆزن بن لەگەڵ ناخی خۆتان خوا درۆزن نیە لەگەڵ منە و خەڵک بە درۆزن یاخود نەخۆشی دەرونی یاخود چەندین نەخۆشی و شتی تر ناویان دەبێت و هەروها تایبەتی دەیانوت بەناوبانک ئەو کارە دەکاتن و بۆیە خۆی کردوتە ئافرەت دوورە لە ڕاستی و هەروەکو کارەکانی تر تەنها ئاکتێکە دەکا بەڵام دواتر ئەم جاریان ئاکرد نەبوو گەر هەموو کارەکانی پێشتر ئاکرد بن ئەو کارەی ڕاستەقینەیە تاوەکو ئێستا وا خۆی نیشانداوە کە بۆتە ئافرەتێکی کامڵ وە قژی درێژ کردووە واروەها سینگیشی گەورە بووە زۆر بە شێوازێکی سیر وەروها لە کەناڵێکی تیڤیدا پرسیاری ئەوەی لێ دەکرێت لە سەرەتادا تۆ کوڕ بووی یاخود کەس لە وەڵامدا دەڵێ من هەم کوڕ بووم و هەم کچیش بووم بەڵکو لە جستەیەوەش هیچ کات پێم خۆش نەبوو کوڕ بم بەڵام جلی کچانم لەبەر دەکەیت وەروها لە پرسیاری ئەوەشی لێ دەکەن تۆ پیاوێکی کامل بووی بەڵام پێت خۆش بە ببیت بە ئافرەت بەهۆی کێشەکانی هۆرمۆنیەوە وا لێ هاتووە تا ئەو ڕادە بێتن. وەروەها ئەلیسیا خەڵکێکی زۆر مەلا هاتە سەرخەت و چەندین کەس فتوایاندا لەو بارەیەوە وتیان ئەگەر تۆ پیاوێکی کامل بیت و هیچ کێشەیەک نەبێتن ناتوانانی دەستکاری خۆت بکەیت بەڵام گەر کێشەت هەبێتن لە هۆرمۆنەکانەوە چەندین هەوڵدانی دەوێت بۆ ئەوەی ڕەگەزی خۆ نەگۆڕی بەڵام مەلاکان وتیان ئەگەر هیچ کێشەیەک نەبێ نابێت دەستکاری خۆت بکەیت. وەروەها واحید ئەلیسیا یاخود ماوەیە کێشەی لەگەڵ ئاکتەری بەزمیز بەزم ئاریسا هەبوو. ئەریسا سەرەتا هاتنی بۆ باشوور لەگەڵ هونەرمەند واحید کلیپێکی کردبوو بەڵام لە بەرنامەیە گوتی من پەشیمانم کە ئەو کلیپەم لەگەڵ واحید کردو دو ئەوەی واحید ڕایگەیاند کە خۆی دەکاتە ئافرەت بەڵام واحید وەڵامی دایەوە وتی زۆر مەمنوون بووی ئەو کاتە کە کلیپم لەگەڵ بکەی بۆ ئەوەی بەناوبانگ بی و خەڵک بدناسێ ئێستاکەش بۆ پەشیمانێ زۆر تکاو ڕزال لێم کرد تاوەکو بەشداریت پێ بکەن لەو کلیپە. واحید باز لەوەش دەکاتن لە چەندین کلیپی تەنها 2000 دیناری ڕۆیشتەوە ئەویش بە سپڕایدایەوە لە قژی داوە وتی هەموو کارەکانم لە کوردستان لە باشووری کوردستان بە تایبەتی بە خۆڕایی بوو هەم لە کلیپ هەم لە گۆرانی هەموو شتەکانم بە خۆڕایی بوو. ئایا پێت باشە واحید بۆ شێوازە گۆڕاوە ئایا ئازادی لەوەدا دەبینی؟ وەخات و ئەلیسا لەو کۆتایانە وێنەیەکی ئەڵقەی بڵاو کردەوە کە گوایە مێدی بە پیاوێکی سویدی کردووە و لە ئێستاشدا خەریکی بەرهەمێکی گۆرانێکی سویدۆ و لەوەتی گەیشتۆتە سوید هیچ گۆرانێکی کوردی بەرهەم نهێناوە دەڵێتن لە مۆدووە گۆرانی سویدی بەرهەم دەهێنم. زۆر سپاس بۆ سەرکردنی تەواوی ڤیدیۆکەمان ئەو پێتان خۆشە ئەم زارە لەسەر چ کەسایەتیەک یاخود لەسەر چ بابەتێک ڤیدیۆ دروست بکەین بۆمان لە کۆمنت بنووسن وەروها لایک و کۆمنت و شێریشتان لەبێ نەچێتون و سەبسکرایبی کەناڵەکەشمان بکەن و زانگۆڵەکەشدا بگرن بۆ ئەوەی توی خۆشەویست یەکەمین کەسبی کە بابەتەکانمان ببینی بۆ ئەوەی ناوت بچێتە نێو توێر و پشکۆ و ببی بە خاوەن خەڵات سناپچاتەکەمان ئاد بکە بە ناوی کلیل میدیا هەموو کات لەگەڵتانین لە کلیل میدیا.